سڵاو بەڕێزان کاتژمێر نۆی شەوە من نەهرۆز ئاگرۆسم لەگەڵتانم بۆ بەرنمەیەکی تازەی ئەمریکا بڕیار دەدات. لەم بەرنمەیەدا لە کات و ساتێکدایە کە تەنها 5 ڕۆژ و 5 سەعات ماوە بۆ ئەوی گەلی ئەمریکا دەنگ بدات کە چێ ببێ بە سەرۆکیان بۆ 4 ساڵی داهات و چێ ببێن بە نوێنەریان بۆ 2 ساڵی داهات و چێ ببێ بە سیناتۆریان بۆ 6 ساڵی داهات و لە هەمان کاتدا نزیکەی 73 میلیۆن خەڵکی ئەمریکا تاوەکو ئێستا دەنگی داوە کە لە ئەم ڕێژەیە بەو کات و ساتەدا وێنەی نەبووە لە بێژوودا دواتر راپۆرتمان هەیە لەسەر ئەمانە. لەم شەودا چەند داتایەکی گرنگمان هەیە کە جەخت دەسەرەوە دەکەنەوە کاندیدێک لە کاندیدێشتر زۆر ئەگەری بردنەوەی زۆرە، بەڵام لە هەمان کاتدا ئەمڕۆ چەند کاتژمێرێک زیاتر لە کەمتر لە کاتژمێرێک بەر لە ئێستا کاندیدێک بۆ یەکەم جار لە ڕکابەری بە پێش کاندیدێشتر کەوتووە بۆتانی باز دەکەین. چەند میوانێکمان هەیە لەگەڵمان دەبن بۆ گفتوگۆکردن و چونە قوڵایی سیستەمی هەڵبژاردن لە ئەمریکا و چۆنێتی دەنگدان و هەروەها ئەگەری بردنەوەی کاندیدەکان. ئێوەش لەگەڵمان بن و هەروها بەشدار بن لەگەڵمان بەم هەشتاگێکە لەسەر ئەم شاشەیەدا هەیە. هەشتاگ ئەمریکا بڕیار دەدات ڕاو سەرنجەکانتان بۆمان بنێرن بۆ ئەوەی پرسیارەکانتان ڕوبەڕووی میوانەکانمان بکەینەوە و ئەو پرسیارانەی ئاڕاستەی ئێمەشکراوە وەڵامیان بدەینەوە لەگەڵمان. زیاتر لە 73 میلیۆن کەس لە ئەمریکا پێشوەختە دەنگیان داوە. هێشتا 5 ڕۆژ ماوە بۆ ڕۆژی دەنگدانی گشتی تا ئێستا زیاتر لە 73 میلیۆن کەس لە ئەمریکا پێشوەختە دەنگی داوە. دیموکراتەکان پاڵپشتی دەنگدانی پێشوەختە دەکەن و هانی خەڵکی دەدەن هەرچی زووترە دەنگ بدەن. بە پێچەوانەوە کۆماریەکان و دۆناڵد ترۆمپ دژی دەنگدانی پێشوەختن و پێیان وایە دەنگدانی پێشوەختە دەرفەتی گزی و فێڵکردن زیاد دەکات. لە ساڵی 2016 تەنیا 33 میلیۆن کەس پێشوەختە بە پۆست دەنگیان داوە. هەڵبژاردننی ئەم ساڵ ئەو ژمارەیەشی تێپەڕاندەوە لە مێژووی ئەمریکادا ئەو ژمارەیە وێنەی نەبووە. دۆناڵد ترۆمپ سەرۆکی ئەمریکا هێرش دەکاتە سەر میدیاکان و دەڵێت تا 4 مانگی داهات و قسەی سەرەتا و کۆتایی میدیاکان ڤایرۆسی کۆرۆنایە. سەرۆکی ئەمریکا لە تویتێکدا جارێکی دیکە هێرش دەکاتەوە سەر میدیاکان و نووسیوێتی. میدیا چەواشەکارەکان بە یەک دەنگ و بەردەوام دەڵێن کۆڤید. تا 4 مانگی داهات و دوای هەڵبژاردن هیچ شتێکی دیکەیان نییە باسی بکەن. هەرکە هەڵبژاردن کۆتایی هات دێن باسی کەمبوونەوەی ڕێژەی مردن و چۆڵبوونی نەخۆشخانەکان و زۆری ژمارەی پشکنینەکان دەکەن. تویتەکەی ترۆمپ لە کاتێکدا کە بەردەوام بایدنی ڕکابەری زۆر ژمارەی گیان لە دەستدان و توشبوون بە کۆڕۆنا لە ئەمریکا بە شکستی سیاسەتی ترۆمپ و ئیدارەکەی ترۆمپ دەزانێت. لە هەمان کاتدا کۆماریەکان فەیسبوک و تویتەر و گوگڵ بەلایەنگری دیموکراتەکان تۆمەتبار دەکەن و دەڵێن ئەو سێ تۆڕە بەبێ بەڵگە ڕێگری لە بڵاوبوونەوەی زانیاریەکان دەکەن. بەڕێوەبەری جێبەجێکاری هەر سێ گەورە کۆمپانیای گوگڵ و فەیسبوک و تویتەر بانکێشتی بەردەم لە ژنێ بازرگانی ئەنجومەنی پیرانی ئەمریکا کران. لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کۆماریەکان و بە دیارکراوی ترۆمپ ڕخنەی تون لە تویتەر و فەیسبوک و گوگڵ دەگرن و دەڵێن بەبێ بەڵگە ڕێگری دەکەن لە بڵاوبوونەوەی هەواڵ و زانیاریەکانیان. تا ئێستا تویتەر و فەیسبوک چەند جارێک تویت و پۆستی دۆناڵد ترۆمپیان بە بیانووی بێبنەمای و زانیاری هەڵا سڕیوەتەوە. بەڕێزان لە ڕێگای ئەو هاشتاگەی کە هەیە چەند پرسیارێکم ئاڕاستەکراوە لەسەر چۆنیەتی دەنگدان لە ئەمریکا بە تایبەتی ئەوەی پێدەڵێن ئەلێکتۆرال کۆلیج. بۆیە ئەم شەو دەمێت زۆر بە سادەی و زۆر بە کورتی پێتاڵن بڵێم ئەلێکتۆرال کۆلیج مانای چییە؟ ئەگەری ئەم ئەلێکتۆرال کۆلیجانە چۆنیەتی دەنگدانیانتان بۆ باز بکەم. ئەمە نەخشەی ئەمریکایە کە هەر 50 ویلایەتی ئەمریکا لە خۆ دەگرێت. ژمارەی دانیشتوان لە ویلایەتێک بۆ ویلایەتێکی تر جیاوازە، کەواتە ژمارەی دەنگدانیش جیاوازە. بە نمونە ویلایەتی کالیفۆرنیا وەردەگرین کە لە کالیفۆرنیا 55 کۆلیج هەیە. تۆ وای دابنێ 55 دەکەیت چه کاندیدێک زۆرترین دەنگ بێنێ ئەم 55 بە خۆی دەبا. بۆ نمونە کاندیدێک
ئەگەر بێ 30 دەنگ بێنێ کاردیدەکەی دی 25 دەنگ بێنێ کەواتە ئەمە بوو بە 55 ئەوەی 30 دەنگی هێناوە هەر 55 دەنگەکە بۆ خۆی دەبە ئەم دەنگانە بە شێوازێک دەیدەن ئەم دوو حەزب سەرەکیە واتە کۆماریەکان و دیموکراتەکان هەر یەکە 55 نوێنەری خۆیان دەنێرن بۆ ئەم پرۆسەیە کە دەنگەکان یەکلاکرەوە کە خەڵک دەنجیدا وەکو وتمان ئەگەر سی لە دەنگەکان بۆ یان زۆرینەی دەنگەکان بۆ کاندیدی بۆ نمونە دیموکراتەکان و دیموکراتەکان 30 دەنگی ئەلکترال کۆلیجیان لێرە بەدەستێنە کۆماریەکانیش 25یان بەدەستێنە ئەمانە دواتر دەنگ دەدەنەوە دەنگ بە نوێنەرەکانی خۆیان دەدەن و کەواتە کۆماریەکان دیموکراتەکان لێرە 55 دەنگ دەبن بۆی هەر یەکێک لەم کاندیدانە ببێ بە سەرۆک پێویستی بە 270 دەنگی ئەم کۆلیجانە هەیە لە کۆی 538 ئەمە پرۆسەکەیە لەوەتەی ئەمریکا هەیە بەو شێوازە دەنجیداوە هەر 4 ساڵ جارێک بۆ سەرۆک بە شێوازە دەنجیداوە لە مێژووی ئەمریکادا تەنها یەک سەرۆک دەنجی هەموو کۆلیجەکانی بۆ خۆی بردو ئەوش جۆرج واشنگتن بووە کە لە ساڵی 1789 بە یەکەم سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵبژێردرا ئەو کاتە دەنجی کۆلیجەکان 538 دەنگ نەبووە تەنها 69 دەنگ بووە تەنها ئەو سەرۆکەش توانێتێ هەر هەمووی بۆ خۆی ببە ئیتر دەنگدان بەم شێوەیە ئەمە وەکو وتمان ئەمریکایە لێرە ئەم ڕەنگە میلیانە ئەمە پێمان دەڵێن ئەم دەنگانە ئەگەری زۆر هەیە بۆ دیموکراتەکان دەڕۆن و ئەوانەی کە سوورە بۆ نمونە ئەمانە ئەگەری زۆری هەیە کە بۆ کۆماریەکان دەڕۆن ئەمانەی کە بەڕەنجی شینە ئەمە دەڵێن ئەگەری زیاترە کە بۆ کۆماریەکان بڕۆن نەک بۆ ببورە ئەگەری زیاترە بۆ دیموکراتەکان بڕۆن نەک بۆ کۆماریەکانەوە لە بەرامبەردا ئەوانەی کە ئەم ڕەنگە پرتەقاڵیە هەیە وەکو ویلایەتی تەکساس ئەمانە ئەگەری زیاتری هەیە بۆ کۆماریەکان بڕۆن نەک بۆ دیموکراتەکان لێرەدا ئەمڕۆ نزیکەی سەعاتێک بەر لە ئێستا داتایەکی زۆر سەرنجڕاکێش بۆ یەکەم جار هاتە پێشەوەیش ئەوەیە کە لەسەر لە کۆی ئەمریکا لە ماوەی 4 مانگ و 5 مانگی ڕابردوودا کاندید و بەربژێری دیموکراتەکان جۆ بایدن و کەماڵە هاریس بە تایبەتی جۆ بایدن زۆر لە پێشەوەی دۆناڵد ترامپ بووە بەڵام ئەمڕۆ لە ڕاستمیوزین ریپۆرت کە هاتووە بۆ یەکەم جار لە دوای ئەم هەموو مانگە پێمان دەڵێ ڕاستمیوزین ریپۆرت ئەمە ناوەندێکی ڕایە ناوەندێکی کۆکردنەوەی دەنگە پێمان دەڵێ دۆناڵد ترامپ بۆ یەکەم جار بێک خاڵ لە پێشەوەی جۆ بایدنە تاوەکو ئێستاکە وەکو وتمان ئەمە هەواڵێکی زۆر سەرنجڕاکێشەر و گەرمە چکە تاوەکو ئێستا بەردەوام جۆ بایدن و دیموکراتەکان لە پێشەوەی کۆماریەکان بوو تەنها ئەم راپۆرتە نەبێ ڕاستمیوزین ریپۆرت کە ئەمڕۆ سعاتێک و تۆزێک بەردە ئێستاە دەرچووە پێمان دەڵێ دۆناڵد ترامپ بێک خاڵ لە پێشەوەی جۆ بایدنە بەڵام ئەگە سەیری ناوەندەکانی دیکەی ڕاپرسی بکەین وەکو سپڕی استراتیجیس ئەمە پێی وایە کە بایدن 2 خاڵ لە پێشەوەی ترامپە چەند ڕۆژێک بەر لە ئێستا 10 خاڵ و 8 خاڵ لە پێشەوە بووە راپۆرتێکی دیکە کە لە چێنج ریسێرچ هاتووە ئەمە پێمان دەڵێ بایدن 8 خاڵ لە پێشەوەی دۆناڵد ترامپ لە کۆی ئەمریکا بەڵام ئەمانە وەکو گوتمان هەمویان وەکو ستاتیستیکس وەکو ژمارە سەرنجڕاکێشن بەس ئەوەی گرنگە ئەوەیە بزانین لە ویلایەتەکان دەنگدان بە شێوازێکە چکە لە کۆتاییدا لەبەرەوەی کەس لە ئەمریکا ڕاستەوخۆ سەرۆک هەڵنابژێرێ ڕاستەوخۆ ناتوانێت کەس بک بە سەرۆک بەڵکو سەرۆک لە ڕێگای ئەم دەنگانەوە دێکە لە ویلایەتەکانەوە هەیە کە دەنجی کۆلیجەکانە ئەوەی ئێستا پاسمان کرد ئەمە سەرنجڕاکێشە جا بۆیە پێم باشە سەیری ئەم داتایە بکەن کە لێرەیە بۆ نمونە ویلایەتی جۆرجیا یەک لە ویلایەتانەیە کە 16 دەنجی هەیە 16 دەنجی کۆلیژی هەیە چێ زیاتر دەنگ بەدەستبێنێ دەنجی جەماوەرە بەدەستبێنێ 16 خاڵ لێرە بۆ خۆی تۆمار دەکات 16 دەنجی کۆلیژەکان بۆ خۆی تۆمار دەکات بۆی ببێ بە سەرۆکی داهاتووی ئەمریکا جا دوێنێ جۆ بایدن لەم ویلایەتە بووە ئەم ویلایەتە گرنگی خۆی هەیە چکە لە ماوەی 30 و چەند ساڵی ڕابردوودا بەردەوام جارێکیان نەبێ بەردەوام دەنجی بۆ کۆماریەکانداوە بەڵام خەریکە بایدن لێرە دەیباتەوە ئەگەر سیر بکەین ئەمە ویلایەتی جۆرجیایە لە ساڵی 72 تا وەکو ئێستا کە دەکاتە 48 ساڵ 3 جار دیموکراتەکان توانیوانە لەوێ بیبەنەوە لە ساڵی 96ەوە تا وەکو ئێستاکە هەرگیز ئەم ویلایەتە دەنجی بە دیموکراتەکان نەداوە بەڵام ئێستا زۆربەی ناوەندەکانی ڕاپرسی پێم بەیان دەڵێن جۆ بایدن زۆر لە پێشەوەی
دۆناڵد ترامپە هەر بۆ زانیاریشتان دوێنێ جۆ بایدن لەم ویلایەتە بانگەشەی هەڵبژاردننی کردووە لە نێو هەوادارانی خۆیدا جا بردنەوەی بایدن بۆ ئێرە زۆر زۆر گرینگە جگە لەوە طبعا ویلایەتی دیکە هەبێ بۆ نمونە ویلایەتی نۆرث کارۆلاینە دیسان یەک لەو جێگایانەیە کە بۆ یەکەم جارە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەگەر سیر بکەن خەریکە دەنجی خەڵکی ئەم ویلایەتە بۆ کۆماریەکان ناچێت بەڵام بۆ دیموکراتەکان دەچێت ئەگەر سیر بکەن لە ماوەی 48 ساڵی ڕابردوودا تەنها دووجار دیموکراتەکان توانیوانە لەم ویلایەتە دەنگ بەدەست بێنن بەڵام خەریکە جۆ بایدن دیسانەوە لێرە لە پێشوی ترۆپە ئەگەر ئەم ناوەندانەی ڕاپرسی زانیاریەکانیان ڕاست و دروست بێتن هەر کاتێک کە دێتە سەر باسکردن لە هەڵبژاردننی ئەمریکا هەموو جیهان سەیری کاندیدەکان دەکات بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە سەیری ئەوە بکەین لە ویلایەتەکان دەنگدان بە شێوازێکە کۆڵیژەکان بە شێوازێک دەنگ دەدەن. ویلایەتی جۆرجیا لە ئەمریکا ئەم جاریان گرنگی و کاریگەری خۆی هەیە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا 24 ساڵە وەکو وتمان کۆماریەکان لە ویلایەتی جۆرجیا دەنجی دەنگدەران دەبنەوە بەڵام ڕاپرسیەکان دەری دەخەن ئەوەی کە ئێستا بۆشمان باسکردن کە ئەم هەڵبژاردنە لە بەرژەوەندی دیموکراتەکان دەبێت. ویلایەتی جۆرجیای ئەمریکا لە هەڵبژاردننی سەرۆکاتی داهاتوی ئەمریکا لە 3 نۆڤمبەردا گرنگی زۆری هەیە لەبەر چەندین هۆکار وەک ئەوەی بە ویلایەتی خۆڵەمێشی ناسراوە و بە گوێرەی چەند ئامارێکی فەرمی ویلایەتی جۆرجیا لە باکووری ڕۆژهڵاتی ئەمریکا ژماری دانیشتوانی 10 میلیۆن کەس دەبێت ئەمە لە کاتێکدا نزیکەی 7.6 میلیۆن کەس شیاون بۆ دەنگدان جۆرجیا 16 کورسی لە بازنەی هەڵبژاردندا هەیە کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە هەڵبژاردننی داهاتوی سەرۆکی ئەمریکا و یەکێکە لەو 12 ویلایەتی کە بە خۆڵەمێشی ناسراوە ئەمە لە کاتێکدا هەر کاندیدێک پێویستی بە بەدەستێنانی 270 کورسی هەیە بۆ ئەوی ببێتە سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەندێک جار بەلایەنگری تەواوەتی ناسراون کە هەندێکیان بە زۆرینەی دەنگ بە پارتی کۆماریەکان دەدەن و بە ویلایەتی سوور ناو دەبرن هەندێکی دیکەشیان دەنگ بە پارتی دیموکراتەکان دەدەن و پێیان دەڵێن ویلایەتی شین بەڵام هەندێک جار لەوانە دەنگەکانیان پێشبینی نەکراون بۆیە پێیان دەوترێت ویلایەتی خۆڵەمێشی هەروەها هەوڵدانی نێوان کاندیدەکان بۆ برنەوەی دەنگەکانیان سەرتر دەکاتەوە لە ساڵی 1968 تا ساڵی 1960 جۆرجیا بە ویلایەتی شین ناسرا بوو بەڵام دواتر بووە بە ڕەنگی سوور بەهۆی ناخۆشحاڵی دانیشتوانی سپی پێچەکان بە یاسای مافی شارستانی لەو کاتەدا لە دواییدا تەنیا لە 3 هەڵبژاردندا دەنجیان بە کاندیدێکی دیموکراتەکان داوە ئەوانیش لە ساڵانی 1976 1970 1992 دیموکراتەکان بەردەوام هەوڵی خۆیان بۆ برنەوەی ئەم ویلایەتە داوە بەڵام کۆماریەکان 24 ساڵە هەموو هەڵبژاردنێک دەنجی ئەم ویلایەتە بەدەست دێنەوە هەرچەندە دیموکراتەکان بۆشایی هەر هەڵبژاردنێکیان بەرتەس کردوتەوە بۆ تەنها لە 5 بەڵام بە نمونە لە هەڵبژاردننی ساڵی 2016دا ترامپ سەرکەوتنی لەو ویلایەتە بەدەست هێنا بەڵام ڕاپرسیەکان ئەوە دەرەخەن پاش سەرکەوتنی ترامپ لەو هەڵبژاردنەدا دەنگەکانی ئەو ویلایەتە دەستیان بە هەڵگەڕانەوە کردووە ئامارەکان و ڕاپرسیەکان دەری دەخەن کە جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بە ڕێژەی 147.6 دەنجی لە ویلایەتە زیاد بووە بە بەراورد بە 141.1 بۆ ترامپ دەنگەکانی کەم بۆتەوە کە تەنها لە یەک هەفتەدا ڕێژەی 100.8 خاڵ دیموکراتەکان توانیویانە بۆشایی دەنگەکان لە بەرژەوەندی خۆیان پڕ بکەنەوە. بەڵێ بەڕێزان بۆ زیاتر لە زانیاری لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێز و دکتۆر نەوزاتی تووتی لێکۆڵەر و ئەکادمی و شارەزا لە کاروباری ئەمریکا لە ستۆدیۆی دوهۆکەوە لەگەڵمانە کاک نەوزات بەخێر بێت پێمان بڵێ لە ئەمریکا ئەو ڕاپرسیانەی کە کراوە تاکو ئێستا زۆربیان جۆ بایدن لە پێشەوەدا دەنێن بەڵام ئێمە و هەموو خەڵکی دنیا و بەتایبەتی ئەمریکایەکانیشدا بەردەوام ترسیان لەوەدا هەیە لەوانێ ئەم ساڵیش تووشی چەند مفاجئەیەک و سوپرایزێک ببینەوە ئەو دەرەنجامانێک کە لە ناوەندەکانی ڕاپرسی پێمان دەڵێن هەڵە دەربچن دیسانەوە. پێشێکی سلااو و ڕێز بوو جناب و تەماشاوانên هێژا بەێ بێگومان ئەمە خەڵێکی زۆر گرنگە بە تایبەت لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا بە تایبەت لە 2016 خەلکی ئەمریکا وەرەتەڕەداکیش هەموو ئەو ڕاپرسیانەی کران تووشی جۆرێک لە سەپرایزی گەورە بوون بە تایبەتی شێمەزانین زۆربەی ڕاپرسیەکان لە 2016 ئاماژەیان بەوە دەکرد کە هیلاری کلینتۆن لە پێش دۆناڵد ترامپە بەڵام
در انجام هەڵبژارنەکان بە شێوەیەکی تر بووە وەکو دیتمان کە دۆناڵد ترامپ توانید سەرکەوتن لە پرۆسەی هەڵبژارنەکان بەدەست بینین لەبەر ئەمە ئەم پرسیارەش ڕاستی بە جددی لە ئارادا ئێستاش ڕاستە بە پێی گورەی زۆربەی ڕاپرسیەکانی کە ئێستا دەکرێن لە ئەمریکا بە پێی ئەو ڕاپرسیانەکە جنابشیت ئاماژەی پێی کرد بە تەڕادایەکی زۆر دەتوانین بڵێن جو بایدن لە بەشێکی زۆر لە ڕاپرسیەکان لە پێش دۆناڵد ترامپە و ئەمەش یعنی مەبەست ئەوەیە کە ئەگەری زۆرە جو بایدن ببێتەوە بەڵام لەبەر ئەوەی کە گوتمان هەڵبژارنەکان دەتوانین بڵێن تەڕادایەک ناتوانین گەرنتی ئەوە بکەن ینی ئەو دڵنیایی 100% بدەن ئەوەی کە کی کاندید دەبێتەوە ئەمە شوە کردیا تەنانە لە ناو خودی کەمپینی دیموکراتیەکانیش ئەگەر جنابەت دڵنیا متابعێکی باشت کردیە ئەوانیش دڵنیانیت مەترسی ترسی گەورەیان هەیە کە ئەم جارەش دۆناڵد ترامپ ببێتەوە بەتایبەتیش لەو ویلاتانەی کە پێیا گوڵدێت ئەو ویلاتانەی کە زۆر گرنگن یعنی دەنگیان حاسمە یەکلاکەرەوەی لە کومەڵک ویلات هەیە ئێستا بەڕاستیش ئەوەی جنابەت ئاماژە پێکرد بۆ نمونە نۆرث کارۆلینیا پەنسیلڤانیا فلۆریدا بەتایبەت فلۆریدا زۆر گرنگە یعنی مسرچێکم کرد باسی ئەوەی دەکرد ئەوەی لە فلۆریدا لە ئەمریکا ببێتەوە لە ویلاتی فلۆریدا ببێتن تەڕادایەکی زۆر دەتوانێت لە ئەمریکا ببێتن لەبەرەوەی ویلاتێکی زۆر گرنگە بەتایبەتیش ئەوە پەنسیلڤانیا دەتوانێت بڵێن کاس وینستۆنە ئەو ویلاتانە کە پێم وایە ویلاتی یەکلا گرنگ ئەوە نە بریار دەدەن کامە دەبیتە سەرروکی ئەمریکا بەتایبەتیش لە دبێتی یەکەم ئەگەر جنابەت متابعی کردبیت و دوبێتی دوامیش تەڕادایەک هەردوو کاندینەیان توانی شتێکی وا بکەن کە تەڕادایەکی زۆر دەنگ دەری ئەمریکا دەنگی خۆیان بۆ یەکلا بکرێتەوە لەبەر ئەمە ئێستا گەری وێلاتەکانە وێلاتەکان بەتایبەتیش ئەو وێلاتانەی کە هەر جارێک دەنگ بە کاندیدەک دەدەن یاخود ئەو وێلاتانەی کە خۆیان یەکلا ناکەن تا لە کوتاهی لە حەزەکانی خۆیان یەکلا دەکەن ئەمانە دەبنە سەبەبی ئەوەی کە دەتوانین بریار بدەن ئایا دۆناڵد ترامپ دەردەچی یا جو بایدن دەردەچی و لەبەر هەندێک حتا ئێستاش لەم 3-4-5 ویلاتەی کە ئاماژەمان پێ کرد بەڕاستیش ڕاستە لە هەندێک ڕاپرسی هەندێک لە پێشن هەندێکیش ئەوان لە پێشن بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانی بڵێن یعنی ململانەیەکی تون لە نێوان هەردوو کاندیدایە پێتان وایە بۆچی دۆناڵد ترامپ ئەوەندە دژی دەنگدانی پێشوەختەیە بەتایبەتی دەنگدان لە ڕێگای پۆستەوە ئەمە جاری یەکەم و دووەم نییە کە ئەمڕۆ چەند جارێک باسی کردووە توییتی لەسەر کردووە لە ماوەی 2 مانگ و 3 مانگی ڕابردوودا تەنانەت لە دیبیتەکانی تەلەڤیزۆنیش لە هەردوو دیبیتەکەدا جەختی لەوە کردەوە کە ئەو گومانی لەوە هەیە ئەم پرۆسەیە بەڕاست و دروستی بەڕێوە بچێت لە کاتێکدا کە خۆی سەرۆکی وڵاتە و لە کاتێکدا کە خۆی دەتوانێت زۆر بڕیاری گرنگی لەدەستە لە وڵاتەکەدا بله بێگومان یعنی خۆی ئێمە ئەگەر متابعی تویتەکانی دۆناڵد ترامپ یاخود ئەو کەمپینی هەڵبژاردننی دۆناڵد ترامپکەی بەردەوام لێ دوانی داوە لە سەراوایی کە ئەو باری بانیە یعنی ئەوانەی کە بە ئیمێلۆش دەکرێت تەزویری تێدا بکرێت دەکرێتن یعنی بە شێوەیەکی ناڕاست یعنی تەزویری زۆر تێدا بکرێتن یعنی ئەو کومارەکان یعنی دیموکراتیەکان تاوار دەکرێت بەوەی کە دەبیت خەلکی ئەمریکا بچیتە سەر سندوقی دەنگدان و دەنگی خۆی بیداتن نەک لە ڕێگای پۆست و لە ڕێگای ئیمێلە بیانی ئەو پێی وایە ئەوە زیاتر مەترسی ئێوە هەیە یا لە بەرژەوەندی دیموکراتیەکان بە یانیش بە شێوەیەکی گشتی لە بەرژەوەندی یعنی ساختەکاری تێدا بکرێت دۆناڵد ترامپ خۆی ئاماژە با کرد بەڵام بە شێوەیەکی گشتیش ئەگەر باسی هەڵبژاردنەکانی یعنی ئەمریکا بکرێت دەتوانی بڵێ یعنی ئەو 3-4 فاکتەرەی کە هەنە ئێستا کارگەریەکێک جار زۆریان هەیە لەسەر پرۆسەی هەڵبژاردن یاخود لەسەر ئەوەی کە کام کاندید دەبێتەوە بەتایبەت مەسەلەی ئیکۆنۆمیە مەسەلەی کۆرۆنا ڤایرۆسە مەسەلەی ئەو ڕێگەسپەرستیە لە ئەمریکا مەسەلەی ئۆباماکر یاخود سیستەمی تەندروستی ئەوانە یعنی پێم وایە بڕیاری یەکلاکەرا دەدەن لەسەرەوەی کامە کاندید ببێتەوە بەتەمە لەو چەند وێلاتەی کە حتا ئێستا خۆیان یەکلا نەکردوتەوە دوێنێ شەو لە یەکێک لە ویلایەتەکان لەو ویلایەتانەی کە خۆت باست کردووە ئێمە دەزانین کە ویلایەتێکی گرنگەیش پێنسیلڤینیا لە دوێنێ شەو لە پێنسیلڤینیا مزاهرەیەکی زۆر ناڕزایەتێکی زۆر کراوە لەسەرەوەی پۆلیس کەسێکی دیکەی بەناحەق کوشتووە کە سپی پێست نییە ئەم ڕێپێوانانە و ئەم مزاهرانەی کە دوێنێ لە پێنسیلڤینیا کراوە کاردانەوەی هەردوو کاندیدەکە بەم شێوازە بوو دۆناڵد ترامپ دەڵێ من پشتگیری پۆلیس دەکەم پۆلیس لەسەر حەقە بەڵام جۆ بایدن دەڵێ پشتگیری لە ناعەدالەتی دەکات کە پۆلیس بە شێوازێکی خراپ مامەڵە لەگەڵ هەندێک خەڵک دەکات ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر خەڵکی پێنسیلڤینیا چکە لە پێنسیلڤینیا 20 ئەلێکتۆرال کۆلیج هەیە هەر کەسێک بیباتەوە زۆرە بله بێگومان پەنسیلڤانیا یعنی ویلاتێکی زۆر گرنگە بۆ دەنگدانیش وەکوم ئاماژە پێکرد یەکێکە لەو ویلاتانەی حتا ئێستا تەڕادەک ململانەیەکی زۆر تون لە نێوان دۆناڵد ترامپ و جو بایدن هەیە و تا ئێستاش یعنی دینێ من سەیرم کرد دۆناڵد ترامپ خۆشی تویتێکی کرد ئاماژەیەکی لە 3 پوینت لە پێش جو بایدنە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە جنابەت ئاماژە پێکرد زۆر ڕاستە من ئەو دیمەنەم دیت دینێ
بەشێکی گشتی ئەویش بەشێکە لەوەی کە باز دەکرێتن یعنی ئەو هەڵمەتی ڕێگەزپەرستی کە پێڵێن دۆناڵد ترامپ توماربار دەکەن بەوەی کە دژی ڕاستپیستەکانە یاخود وای کرد یا تەقسیمە یاخوددا بەشبوونێکی گەورە لە جادەی ئەمریکا دروستبیت بەتایبەت لە نێوان ڕەشپیستەک و ڕەشپیت و سپی پیستەکان یاخود دۆناڵد ترامپ دووبارەش بەوە تاماوەربار دەکەن کە زیاتر پاڵپشتی پۆلیس دەکە یا زیاتر لەگەڵ ئەوەدا دەعمی دارایی پۆلیس دەکەن یا بەتایبەتیش ئەگەر لە کەمپینەکانی هەڵبژانەوە دنیا متابعەتان کردە ینی دوو ڕێی بوچوونی جیواسە یعنی دۆناڵد ترامپ جو بایدن تاوانبار دەکە بەوەی کە ئەو دەیوێتن یعنی فاندێت پۆلیسەکان کێم کە دەسەڵاتی پۆلیسەکان کێم کە بای ئەو دیاردانە کێم ببن بەڵام لە بەرەبەردا دۆناڵد ترامپ باسی ئەوە دەکەێت ئێمە پاڵپشتی پۆلیس دەکەن پاڵپشتی هێزی ئاسایش دەکەن و لەگەل ئەوانەدان کە خۆی باسی دەکە لۆ ئەن ئۆردە یعنی لەگەل سیستەم و نظامی لەگەل ئەوە کەس نظام جیبەجێ ببیتن و لەگەل ئەوەدا لەبەرەوەش دۆناڵد ترامپ بەردەوام پاڵپشتی سیستمی پۆلیس و یعنی ئاسایش دەکە لە ئەمریکادا. بەڵێ ئەوشمان بیر نەچێت تاوەکو ئێستاش هەر لە واشنگتن و لە ئۆریگۆن و لە میشیگەن و هەندێک شوێنی ئاوا لە ئیلینۆی ئەم شوێنانە تاکو ئێستا ڕێپێوان وانە بەردەوامە بەڵام لە دوێنێشەوە تاوەکو ئێستاکە ڤیددیۆیەکیان سپۆنسەر کردووە کۆماریەکان کە تێیدا لە 28 جێگا دۆناڵد ترامپ دژی ڕەگەزپەرستیە ئەمە پێ دوایە کاریگەری خۆی هەبێت لە 28 جێگادا باشکرا دەڵێ من دژی ڕەگەزپەرستی بێگومان یعنی ئەوە یەکێکە لەو فاکتۆرانە یعنی لە 2016 حتا ئێستا بەکاردێ دژی دۆناڵد ترامپ یعنی بەردەوام تۆمەتبار دەکرێت بەوەی لە یعنی بەردەوام تۆمەتبار دەکرێت بەوەی کە جیوازی دەکات یاخود لەگەل سپیستەکانە یاخود جیوازی دەکات لە نیوان ڕەنگەکاندا ئەوە یعنی بەردەوام یەکێک لەو تومەتانەیە لە کەمپینەکانی هەڵبژاردی 2016 و حتا ئێستاش دەدەنە باڵ دۆناڵد ترامپ بۆ ئەوەی بەتایبەتیش کۆماریەکان استراتیجیەکیان هەیە ئەو لەو ڕێگەیە دەیانەوێت زیاتر دەنگی ڕەشپیستەکان بەدەست بینن زیاتر بیاوێت پێگە و نفوزی خۆیان لەو ناوچانەی کە ڕەشپیستەکان هەنا یاخود نەتەواکانی تر هەنا یعنی زیاتر بەدەست بین ئێمە ئازانی بەتایبەتی لە ئەمریکادا کەمە نەتەوەکان و ئەوانەی کەمە نەتوانە زیاتر پاڵپشتی بەرای دیموکراتیەکان دەکەن و ئەوانەی کە بەتایبەت ڕەشپیستەکانی بەشێکی زۆریان پاڵپشتی دیموکراتیەکان دەکەن لەبەر ئەمە یەکێکە لەو فاکتۆرانەی حتا لە دیبێتەکانی هەڵبژاردنیشدا بەردەوام بەکارهاتیە دژێت دۆناڵد ترامپ و دۆناڵد ترامپیش باسی ئەوە دەکەن من هیچ سیاسەتی ڕەگەزپەرستی پەیرەو ناکەم بەڵکو ئەوەی من دەکەم لۆ ئەن ئۆردرە بەتایبەت داوای کوشتنی ئەو جۆر فڵیت ئەوەی کە ڕوویدا لە ئەمریکا ینی زۆر تومەتباری دۆناڵد ترامپیا گرتکەوە ئەمە دەرئەنجامی ئەو سیاسەتەیە کە دۆناڵد ترامپ بە درێژای 4 ساڵ لە ئەمریکا پراکتیزای کردیە وای کردیە شەقامی ئەمریکادا بەش بووە سەقامی ئەمریکا بە سەرەکیەکاندا بەش بووە دیڤژنێکی گەورە لە ناوخۆی ئەمریکادا دروست کرد ئەوانش ململانێ لە نیوان شەقامدا دروست یعنی ئەو باسی ئەوە دەکەن یعنی تەنانەت ئەو خوب پیشاندانانەشی کە دیتما لە مانگی هەشتونە ڕوویدا لە ئەمریکا یعنی زیاتر دیموکراتیەکان دەیانەوێت بخەنە باڵ سیاسەتی خراپی دۆناڵد ترامپ لە ئەمریکا. بەڵێ دکتۆر نەوزات تۆ وەکو کەسێک شارەزا لە سیاسەتی ئەمریکا بەتابەتی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا پێت وایە ئەم هەڵبژاردنە چی بۆ ئێمەی کورد دەگەێنێ ئەگەری بردنەوەی هەر یەک لە کاندیدەکان ئایا سیاسەتیان گۆڕانکاری بەسەردادێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی و لە عێراق و هەرێمی کوردستان بەتایبەتی؟ بەڵێ بێگومان ئەمە پرسیارێکی زۆر گرنگە بەنسبەت ئێمەی کورد و بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوڕاست بە شێوەیەکی گشتی بێگومان بەدەرچوونی هەر یەک لەم کاندیدا گۆڕانکاریێکی گەورە بەسەر سیاسەتی ئەمریکا داتێت بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت بەرامبەر پرسی کورد بە شێوەیەکی تایبەت ئەگەر باز بکەین لە عێراق و بەتایبەت ئیران و لە سووریاشدا بەتایبەت ئەگەر بەرامبەر ئەگەر پرسی کورد دەرگین ئێمە ئازانین سیاسەتی دۆناڵد ترامپ لەسەر ئاستی دەرەوە سیاسەتێکی ناجێگیرە ناسەقامگیرە دەتوانین بڵێ ناپێشبینی کراوە لە ڕەوانگەیەکی زۆر بازرگانیە و سەیری هاوکێشەکان دەکات و تەڕادایەکی زۆر پەیوەندی زۆر باشی لەگەڵ دەوڵەتە دیکتاتورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان ئەو دەوڵاتانەی زیاتر حەزیان لە سیستمی دیکتاتوری هەلا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات بۆ نمونە پەیوەندی باشی لەگەڵ تورکیا هەیە لەگەڵ عەرەبستانی سعودی دەوڵاتانی عەرەبی هەیە لەبەر ئەمەش بەردەوام ئەوە کێشەیەکە بۆ یعنی دۆناڵد ترامپ تۆمەتبار دەکەێت بەڵام سەبارەت عێراق و پرسی کورد بە شێوەیەکی گشتی بە دیتنا من بەلێ گۆڕانکاری ڕۆی ئەدەت تەڕاستێکی باش با ئێمە ناڵێن کە کی خراپە با بڵێن کی باشە و کی باشترە بچوونی من جو بایدن بەنسبەت کورد زۆر باشتر دەبێت ڕاستە سیاسەتیان بەرامبەر عێراق تەڕادایەکی زۆر لەوانە گۆڕانکاری زۆر گەورە بەسەردان هەیە بۆ نمونە هەردوو کاندی لەوانە لەگەل ئەوان بە شێوە نەک هەردوو کاندی لە 2003 حتا ئێستا هەردووکیان لەگەل ئەوان دەسەڵاتێکی هاوپەیمان لە بەغدا دروست ببێ هاوپەیمانی ئەمریکا بێ هەوڵادان سەقامگیری لە عێراق هەبێ هەوڵادان کە میلیشیا شیعەکان ببنە بەشە لە سوپای عێراق هەوڵادان عێراق لەسەر ئاستی دەرڤە ڕێباڵان یعنی سیاسەتی ڕێباڵانسی پراکتیزە بکە یعنی نەک بچتە بەرە ئیران بەڵکو ڕێباڵانسی هەبی
پەیوەندیەکی باش لەگەڵ دەوڵەتانی عەربی ئەوانە هەبی لەم چارچێوەدا هیچ جیوازی نییە لە نێوان دۆناڵد ترامپ و جو بایدن بەڵام آلیاتی میکانیزم و ئەو ئالیاتانەی کە پراکتیزە دەکەن بێگومان جیوازی هەیە بۆ نمونە دۆناڵد ترامپ زیاتر باری بە گوشاری ئابووری هەرەشەکردن لە ئیران یعنی گوشاری ئابووری زۆرترین گوشاری ئابووری هەرەشە هەیە بەڵام جو بایدن زیاتر جەخ لەسەر میکانیزم ئالیاتی دیبلۆماسی دەکرد بە تایبەت سەبارەت ئیران دەتوانم بڵێن بەڵام لەسەر ڕاستی عێراق من پێم وایە جو بایدن زیاتر هەوڵ دەدەن پەیوەندی نێوان هەرێم و بەغدا باشتر بکات و هەوڵ دەدەن بەڕێکەی گوشارخستنە سەر ئینا چ ڕێگەی گوشاری اقتصادی بیت یان مەسائل میکانیزمی دیبلۆماسی بیت هەوڵ بدەن تەڕادەیەک بەڵانسێک لە نێوان بەرژەندیەکانی ئەمریکا لە عێراق و بەرژەندیەکانی ئیران لە عێراقدا دروست بکاتن بەڵام بەنسبە دۆناڵد ترامپ ئاماژەمان پێکرد یعنی لەوانە سوپرایزی زۆرتریش هەبیت لە بیرمانە کە لە مانگی نەهودە يعني هەرەشەی ئەوەی کرد کە تەنانە سەفارەتەکەی داخینی و احتمالات بەتەواتی لە عێراق بکێشینەوە لەبەر ئەمە بەنسبەت جو بایدن دەتوانین بڵێم لەبەرەوەی سیاسەتەکەی جێگیرە و لە زۆر پرسی هەستیار بە تایبەت هەرێمی کوردستان یعنی لە بیرمانەچی لە 2014 کاتێک داعش نیوای عێراقی گرت و ئاراستەی هێرشەکانی بەرەو هەرێمە کورسانگووری جو بایدن کارگەریەکی یەکجار زۆر هەبوو لەسەر ئیدارەی ئەمریکا بۆ بەهانەی هەرێمە کوردستانەوە بێت من قەنەعەتم وایە ئەگەر دۆناڵد ترامپ لەوانە یارمەتی هەرێمی کوردستانی نەدابە یعنی نمونەشمان هەیە لە 2017 کاتێک میلیشیا شیعەکان هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان هیچ هەڵویستێکی نییە هیچ تویتێکیش ناکرد یعنی نیوای کوردستان داگیر دەکرێت دۆناڵد ترامپ هیچ تویتێکی ناکرد بەڵام لە هەمان کاتدا پیچاوانە کاتێک هێرشێک دەکرێتە سەر سەفارەت ئەمریکا لە بەغدا بەڵام لە هەمان کاتدا دێت قاسم سلێمانی دەکوژی لەبەر ئەوەی هێرش لە هەمان کاتدا لە لاپەڕە 68 کتێبەکەی سەرۆک بارزانی بۆ مێژوو کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا دەرچوو باس لەوە دەکا بە کۆتیشن نووسیوێتی دەڵێ ئەمە قسەی بایدن بوو کە دوای ئەوەی لە مانگی پێنج لە ساڵی 2015 جۆ بایدنیان بینیوە جۆ بایدن وتوێتی بە سەرۆک بارزانی گوتووە دەوڵەتی کوردستان لە تەمەنی من و تودا دروست دەبێت ئەمە قسەی بایدن بووە پێ دوایە ئەگەر ببێ بە سەرۆک دەتوانی کاریگەریەکی ئاوای هەبێ دیسان پرسی ڕیفراندۆم پرسی سەربەخۆی کوردستان گەرم بێتەوە و ئێمە پاڵپشتێکی بەهێزمان هەبێت لە کۆشتی سپی من دنیام ئەگەر جو بایدن بێتە کوشکە سپی ینی پاڵپشتی بارەی کوردستان زیاتر دەبێت ڕاستە کوماریەکان دوستی نێزیکی کوردن کوماری دیموکراتەکان بەڵام ئێمە کێشەمان لەگەڵ کەسێکەیە ناوی دۆناڵد ترامپ زۆر هەندێکجار بە تاقلانی بڕیار دەدات بە مەساتی کار ناکات زۆر جار پرس بە پنتاگۆن و بە ڕاوێژکارەکانی و بە ماساتی وەزارەتی دەروە ناکات ئەمە کێشەیەکی گەورە بەتایبەتی بەنسبەت هەرێمی کوردستان پرسی کورد بە شێوەیەکی گشتی بێگومان جو بایدن لەبەرای هاوسوزە لەگەڵ پرسی کورد شارەزایەکی یەکجار زۆری لەسەر پرسی کورد بە شێوەیەکی گشتی لە تورکیا لە سووریا لە عێراقەیە و زۆربەی سەرکردەکانی کوردەناسیتن تەنانەت لە بیرمان نەچی یعنی 2006 کاتێک شەڕی ناوخۆ لە عێراق هەبوو لە شەڕی ناوخۆدا یعنی دوو بوچوون هەبوو ئەو کات لە کوشکی بیدانشن کە ئایا ئێمە لە عێراق دەربچین یا هەیە زیاد بکەین لەو کاتەدا جو بایدن بیرۆبوچنی لە بینی هەردووکیان بوو دەیگوتنە با هێرشی سەربازی زێدەکەین لە عێراقدا و نەجبا لە عێراق دەربچین بەڵکو باشترین ڕێگە باشترین بیرۆکیاوەیە ئێمە عێراقدا باش بکەین کە سێ هەرێم سێ هەرێم بێ هەر یەک هەرێمی خۆی هەبێ ئەو کات بەشێکی زۆری کێشەکانی عێراق چێرە سەر دەبێ و تەنانەت ئێستاش ئەو پرۆژە من دڵنیام یعنی ئەگەر واز عێراق بەو شێوە بڕواتن بارودۆخە عێراقتێک بچیت و ئێران ئەو هاشمۆل لە عێراق دابیت من دڵنیام یعنی ئەگەری زۆری هەیە جو بایدن ئەو پرۆژە زیندوو بکەتەوە سەبارەت پرسی کوردیش بۆ سەرباخۆی بێگومان یعنی من دڵنیام هەڵویستی زۆر باشتر دەبێت بەرامبەر سەربەخۆی هەرێمی کوردستان بەرامبەر پرسی ڕەفراندۆم یعنی هەڵویستی جو بایدن زۆر باشتر دەبێت یعنی لە بیرشمان نەچیتن یعنی تەنانە بەرامبەر پرسی کورد لە سووریاژی جو بایدن هەڵویستی زۆر باشتر دەبێت ڕێگە نادات بەو شێوەیە کە دۆناڵد ترامپ بە تویتێک یاخود بە تەلەفۆنێک لەگەڵ ئۆردەغان ڕێگە بداتە نیوەی خاکی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان داگیر بکە من پێم وانە جو بایدن ڕێگە بدات بەو شێوەیە یعنی تعامل لەگەڵ پرسی کورد لە سووریا بکات تەنانە خۆشی لێ دوانی داواکە ئەو بڕیارێک کە دۆناڵد ترامپ دا بەرامبەر کوردی سووریا یەکێکە لە شەرمزارترین ئەو بڕیارانەی کە سیاسەتی خارجی ئەمریکا دا پرێزیدنت یعنی سەرۆکی ئەمریکا دا بەرامبەر پرسی کورد لەبەر جەخ لەسەرەوەی کە دەمە بەرگی لە پرسی کوردەکەی چ لە ڕۆژئاوا بیت وەلا چ لە عێراقیش دابیت خاڵێکی تریش دکتۆر نەهرو من پێم باشە ئاماژە پێ بکەنی زۆر هەندێک بچوون هەیە ئەڵێن بۆ کوردی ڕۆژئاوا یا ڕۆژهەڵات باشترە کە بۆ نمونە دۆناڵد ترامپ دەربچی بەڵام قەنەعەتی من وایە من پێم وانییە بۆ کوردی ڕۆژهەڵاتیش باشتر بیتن یعنی دۆناڵد ترامپ دەربچی لەبەرەوە لەبەر سێ خاڵی گرنگ خاڵێکەوە ئەو سیاسەتەی مەگزیموم پرێشەر کەمپین کە دۆناڵد ترامپ دژی ئیران دەستی پێ کرد یعنی هەمومان دەبی بزانین
ئەم ماگزیموم پرێشر کەمپانیا بۆ ئەوە نییە سیستمی سیاسی لە تەهران بڕۆخینیتن و بۆ ئەوەش نییە کە لە پێناوی کورد یاخود لە پێناوی ئەوەی کورددا بیتن بەڵکو بۆ ئەوەیە زیاتر گوشا لەسەر ئیران دروست بکرێن ناچار بکرێت بچی ڕێککەوتنێکی نێ لەگەڵ ئیران بکردن وەقالێکی دیتریش ئەوەیە حتا ئێستاش بە هیچ ڕەنگێکی دۆناڵد ترامپ سەبارەت کوردی ڕۆژهەڵات هیچ تویتێکی نەکرد ئەمە بۆی بڵێن فعلا لە بەرژەوەندی کوردی ڕۆژهەڵات دکتۆر نەوزا زۆر سپاس پێویست ناکات ڕای خۆتم پێ بڵێ دەزانم حەز دەکەی چێ بیباتەوە زۆر دیارە زۆر سپاس کە لەگەڵ مامی لە دهۆکەوە زۆر سپاس. بەڕێزان دۆناڵد ترامپ ئەمڕۆ بڕیاری داوە بچێ بە ویلایەتی ئەریزۆنا ئەریزۆنا کە لە باشووری ئەمریکایە لە باشووری ڕۆژئاوای ئەمریکایی یەکێکە لەو ویلایەتانەی ئەمەش بە درێژایی 48 ساڵی ڕابردوودا تەنها یەک جار نەبێ دەنجی بە دیموکراتەکان داوەگەرنا بەردەوام دەنجی بە کۆماریەکانداوە بەڵام ئێستا وەکو دەیبینن خەریکە دەبێ بە شین ئەم ویلایەتە جۆ بایدن خەریکە بیباتەوە یەکێک لەو خاڵە بەهێزانێک کە جۆ بایدن بەردەوام بەکاری دێنێ ئەویش ئەوەیە لە ئەو ناخۆشیەی لە نێوان یاخود ئەو گرژەی لە نێوان دۆناڵد ترامپ و جۆن مەکەین سەناتۆری پێشووی ئەریزۆنا هەبوو وای کردووە کە خەڵکی ئەریزۆنا تا حدێک ئەگەر جاری پێش دەنجیان بۆ کۆماریەکان دابێ ئەم جارە دەنگ بۆ دیموکراتەکان بدەن وەکو دەڵێم ئەمە ڕای ئێمە نیە ئەمە ڕای ناوەندەکانی ڕاپرسیە دەڵێن ئاوایە بجا بۆیە ئەمڕۆ دۆناڵد ترامپ دەچێت بۆ ویلایەتی ئەریزۆنا لە دوو شوێن وتار دەدا لە نێو هەوادارانی خۆی دەوێت ئەم ویلایەتە جارێکتر بکاتەوە بە ڕەنجی سوور و بە درێژایی مێژوو وەکو گوتمان بە زۆربەی جاردەنجیان بە کۆماریەکان داوە ئەگەر جۆ بایدن ئەم ویلایەتە بباتەوە ئەمە کارەساتێکی گەورە دەبێت لە ڕووی سیاسیەوە بۆ وە شەرمەزاریەکی گەورە دەبێت بۆ کۆماریەکان بە هەر حاڵ من دەمێ باس لە جێگایکی تر بکەم کە زۆر گرینگە وەکو میوانەکەم ئێستا باسی کردوم ئێمەش لە بەرنمەکەمان لە ڕۆژانی ڕابردوودا زۆر باسمان کردووە زۆربەی شوێنەکانی دنیا باسی دەکەن ئەیش فلۆریدایە چاوی کامێرەکانی جیهان لەسەر ئەم ویلایەتێ ئەم ویلایەتی فلۆریدا بۆ نمونە لە هەشتاکانەوە تاوەکو ئێستا فلۆریدا دەنجی بەچێدا بێ ئەو بۆ بە سەرۆک یەک جار نەبێ ئەگەر نا بەردەوام فلۆریدا دەنگ بەچێ بدا ئەو دەبێ بە سەرۆک لە فلۆریدا 21 ملیۆن خەڵک هەیە لەم 21 ملیۆن خەڵکە 29 ئەلێکترال کۆلیج هەیەواتە هەر کەسێک هەر کاندیدێک زۆری دەنجی خەڵکەکەی ئەم شوێنە بەدەست بێنێ ئەوە ئەو کەسە 29 دەنگ ئەلێکترال کۆلیج دەباتەوە بۆی بیکا بە 270 دەنگ تا ببێ بە سەرۆکی ئەم وڵاتە جا فلۆریدا ئەم گرنجەی خۆی هەیە و لە فلۆریدا زۆربەی جار دەنگەکان یەکلایە دەکرێنەوە بۆ نمونە لە ساڵی 2000 کە هەڵبژاردن هەبوو لە نێوان ئالگۆڕ و جۆرج بۆش تەنها ئەم ویلایەتە توانی یەکلای بکاتەوە کە چێ ببێ بە سەرۆکی وڵاتەکە دوو جاریش سەر لە نوێ دەنگەکانیان خوێندەوە بۆی بزانن چێ دەیباتەوە بە چەند دەنگێکی کەم بۆش لە پێشەوە بوو ئێرە یەکلاکەرەوە بوو ئێرە مەیدانی جەنجی کۆماریەکان و دیموکراتەکانە بە تایبەتی لە 35 ساڵ و 38 ساڵی ڕابردوودا ئەم شوێنە گرنگەیە هەر بەم بۆنێەوە بەڕێزێک پرۆفسۆرێکی گەورە و شارەزا لە بواری ئەمریکا و لە فلۆریدا لەگەڵمانە ئەیش بەڕێز پرۆفسۆر تایلەر فیشەرە کە پسپۆر و لێکۆڵەری ئەمریکی و لە شاری ئۆرلاندۆ لە ویلایەتی فلۆریدا لەگەڵمانە دەمەوێ لەوەوە دەست پێ بکەم بەڕێز تایلەر چی دەگوزارێ لە فلۆریدا فلۆریدا یەکێک لەو شوێنانەیە کە گرنگە بۆ هەڵبژاردننی ئەمریکا ئێستا چی دەگوزارێ و شێوازی دەنگدان هەروە خۆی ماوە یاخود گۆڕانکاری میکانیزمی دەنگدان میکانیزمی دەنگدان گۆڕانکاری بەسەرداتوە
بەڵێ بەدڵنیایەوە هەموو پرۆستەکان بە وەک خۆین بەڵام نیەتەکان زۆر جیاوازن ئەمڕۆ هەندێک هەواڵی بەپەلە هەبوو لەوەی کەەوە هەندێک لە ئاماژەکان دەڵێن کە ترامپ بە یەک دوو خاڵ پێش کەوتووە لەگەڵ ئەوەی کەەوە هەندێک لە ڕابردووە هەندێک ئاماژە بوون لەوەی دیموکراتەکان لە پێشترن لە ڕابردووە بەڵام هێشتا ئەوەش تەوەسط سەر ڕێژەی بەشداربوونی خەڵک کۆماریە دیموکراتەکان لە دەنگدان. بەڵێ لە هەڵبژارنی دنی ڕابردوو هەموو ناوەندەکانی ڕاپرسی پێیانوا بوو هیلەری کلینتن بە چەند دەنگێکی زۆر لە پێشەوەی دۆناڵد ترۆمپە کەچی دەرەنجامەکەی وا دەرنەچوو. ئەم جارەش ئایا ئێمە چاوەڕێی سوپرایزێکن لە فلۆریداوە ڕوو بدە؟ بەڵێ ئەوە شتێکە من چاوەڕی دەکەم لە ڕاستیدا من پێم وایەکەوە بە شێوەیەکی گشتی لە فلۆریدا لەوەی کەوا جۆرێک بارودۆخ دەگوزێت لەوەی کەوا خەڵکی لە فلۆریدا پاڵپشی ترامپ دەکەن بەڵام خەڵکی بە شێوەیەکی ئاشکرا ئامیان نەخستۆتە ڕوو بەڵام لە ناواخندا دەتوانین بڵین دەشێت لە فلۆریدا سەپرایزێک هەبێت مفاجعەیەک هەبێت لەوەی کەوا بەم شێوازە نەبێ واوەی کە ئەم ئاماژانی ئەمڕۆ هەبوون لەوەی کەوا ئەمڕۆ ترامپ تان یەک دوو خاڵ لە پێشە ئەمەش جۆرێکە لە ئاماژە لەوەی کە ئەو باوەڕی بە خۆی هەیە لەوەی کەوا شانسی بردنەوەی زۆرە لە فلۆریدا. خۆتان یەکێکن لە پرۆفیسۆرەکانی زمانە کۆنە ئیسپانیەکان و لاتینیەکان و دەزانن لە ویلایەتی فلۆریدا ماینۆریتێکی زۆری لاتینە و هیسپانیک هەیە دەنگی ئەمانە زۆربەی کات زۆر گرینگە پێت وایە هیسپانیک و لاتینەکان ئەمجارە لە فلۆریدا بەس شێوازێکەوە دەنگ بۆ چ کاندیدێک دەدەن؟ لە ڕاستیدا ئەمە پرسیارگرنگە و ئەمەش حقەتێکی زۆر سنتراکێشە لەسەر فلۆریدا لە ڕاستیدا بەشێکی زۆر لەوانەی کەەوە زیاتر نزیکەی لە ١٧ دانیشتوان ئەوان ئیسپانین لە بنەڕەتدا و هەروەها ئەمەش دەکاتە نزیکەی 3,400,000 کەس دەکات کە ئەمانە لە هاونیشتمانی فلۆریدان و ئەمانە خەڵکانێکن مافی دەنگدانیان هەیە و لە ڕووی مێژیوە حقەتێکی سنجڕاکێش هەیە لەوەی کەوا بە شێوەیەکی گشتی لەوەی کە لە جۆرێک سیاسەتمەداری وەکو مارک ڕۆبیە و هەندێک ئەوانی دیکە کە ئەوانە لە ڕاستیدا نەڕەتێکی قوڵیان هەبووە لەگەڵ ئەمانە تا ئاستێک ئەمانە لە ڕابردوودا کۆماری خواز بوونە و ئەکرێت ئەم جارەش بە هەمان شێوە کۆماری خواز بن و دەنگ بدەن بەڵام هەموو شتێک قابلی گۆڕانە. خۆت لە زانکۆی UCF کە دووەم گەورەترین زانکۆی هەموو ئەمریکا لە ویلایەتی فلۆریدا هەر لەو زانکۆیش تاکە شوێن لە سەرتاسەری ئەمریکا دیراساتی کوردی لێبێت زانکۆی فلۆریدایە پێت وایە لە ڕێگای ئەو خەڵکوە خۆشت هەریەکەچی لەو کەسانێ چەندین جار سەردانی کوردستان کردووە و چەندین بابەتی ئەکادمی گرنگن لەسەر ئێزیدیەکان و لەسەر کەمایەتیەکانی کوردستان لەسەر کورد نووسیوە لە ڕێگای ئەم سنتەرەی کورد ناسی کە لە زانکۆکەتان هەیە پێت وایە کوردەکان لە ئەمریکا لەوانەیە دەنگ بۆ چ کاندیدێک بدەن کامە کاندید لەسەر کاندیدەکەی تر زیاتر فەرز دەکەن؟ لە ڕاستیدا پرسیارێکی گرینگە من لە ڕاستیدا ماومەتەوە لە نێوان یەزیدەکان لە 2016 لە شێخان کاتێکەوە ئەنجامی ڕۆژهەڵاتەکان ڕاگەاندرا و هەروەها ئەزمموی ئەوەم هەبووە لەوەی کەەوە من پاڵپشکارێکی زۆرم بینی لە نێوان یەزیدیەکان بۆ کاتێکە دەرچوو لە 2016 و من پێم وایە لەوەی کەەوە سیاسەتی دەرەوەی ترامپ و کۆماری خوازەکان بریتی بووە لەوەی کە باشترین جۆری سیاست بووە بۆ کورد چونکە جۆرێک لە پیشاندانی نمونەیەکی باش بووە لە هاوکاریکردن دەتوانین بە شێوازی کە بڵێن لەوەی کەەوە کۆماری خوازەکان و ترامپ هەوڵیان داوە هێزی ئەمریکا پیشان بدەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پێناوی ئاشتی بە شێوازێکە لە بەرژەوەندی کوردەکان دابێت و ڕێگە بە کوردەکاندا بۆی توانای خۆیان گەشە پێ بخەن و پارێزراون بن لە ناوچەکە. فلۆریدا جارێکی تر پێت وایە یەکلایکەرەوەی ئەوە بکە کە چێ ببێ بە سەرۆکی ئەمریکا یاخود ئەم جاریان دەنجی فلۆریدا لەوانەیە گرنگ نەبێت چکە ناوەندەکانی ڕاپرسی پێمان دەڵێن ئەگەر ڕاست بکەن ئەگەر بایدن فلۆریداش بدۆڕێنێ بەڵام دەنجی پێنسلڤینیا و ویسکۆنسن و
ئەمە میشیگەن و ئەوانە بباتوێتر دەبێ بە سەرۆک. من پێم وایە لەوەی کەوا بەم شێوازان نەبێت لەوەی کە من هیواخوازم لەوەی کەوا هەڵبژاردن لە فلۆریدا زۆر ڕوون و ئاشکرا بێت بەڵام هەموو دەرئەنجامەکان دەڵێن لەوەی کەوا بەشێکی سەرەکی فلۆریدا زۆر گرینگە بۆ یەکلایکردنەوەی دەرئەنجام بە شێوەیەکی گشتی بۆ گەیشتن بە کۆشکی سپی لە ڕاستیدا حقیقەتێکی دیکەش هەیە ئەوەیە لەوەی کە بەشێک لە ئیسپانیەکان و هەندێک لە ڕشبێستەکانن کە بەجێک لە جۆرەکان ئەمانە پاڵپشتکار بوون بۆ دانانی بارەت لە دادگای باڵا و بابەتی لەباربردن کە ئەمە ئیسپانیەکان زۆر لەسەری بەدیقەتن بۆیە لە ڕاستیدا بابەتی دادی کۆمەڵایەتی و کۆمەڵێک ئەو بابەتی گرنگی دیکە پەیوەنددارن بە خەڵکی زۆر بەلایەنەوە گرینگە و جۆرێک لە کۆماری خوازەکان ئەم ئاواتانە هەوڵەدەن بەدی بێن و لەگەڵیا هاوڕان بۆیە ئەشێت دەنگی فلۆریدا بەدەست بێنن. خۆت دەنگت داوە لە فلۆریدا ئەگەر دەنگ نەداوە دەتەوێت بە شێوازێک دەنگ دەی مەبەستم وە نیە پێم بڵێ دەنگت بۆ چێداوە بەڵام دەمێ بزانم پرۆسەی دەنگدان لە فلۆریدا وەکو لە هەندێک ویلایەت زۆربەی خەڵک بە پۆست دەنگ دەدا لە هەندێک ویلایەت وا دەنگ نادەن لە فلۆریدا چۆنەوە خۆت ئەگەر دەنگ داوە چۆن دەنگت داوە؟ لە ڕاستیدا لە بابەتی مندا من لە ڕێگە ئیمێڵەوە وەڵاممدا و دەنگی خۆشمدا لە ڕاستیدا من لە هەرگیز تۆماکردنی خۆم بەو شێوازە نەداوە لە ڕابردووە کاتێکە دەنگم داوە بەڵکو بە شێوەیەکی ڕاستەخۆ دەنگم داوە بەڵام ئەم جارە لە ڕێگەی ئیمێڵەوە دەنگمدا لە ڕاستیدا ژمارێکێک جار زۆر خەڵکی بەم شێوازە لە فلۆریدا دەنگ دەدەن لە ئەمەش بەجیاواز لە هەڵبژاردننی ڕابردوو لەوەیکەوە ڕاستی زۆربەی هاوڕەکانی من و ئەوانش دەنگیان داوە تاوەکو ئێستاکە لە ڕێگەی ئیمێڵەوە فلۆریدا یەکێکە لە ویلایەتانی لەوەی کەوا زۆر ئاسانە بۆ خۆتۆمارکردن ئەمەش لە شتێکە کە من هەرگیز نەمبینەوە لە میدیادا باز کرد چونکە ئەمەش پەیوەندی بە ئەزمموی فلۆریداوە هەیە چ لە کاتی ئەم پەتایە کە بڵاو بۆ تاوەکو ئێستاکە و خەڵکی فلۆریدا هەوڵیانداوە سوود ببینن لە شێوازی خۆمەتۆمارکردن بۆ دەنگدان لە فلۆریدا بەهۆی ڕێسا و میکانیزمەکانەوە ئەمەش دەشێت وا بکات لەوەی کە خەڵکی زۆر بەشدار بێت و ئەمەش وا بکات دەرئەنجامەکان بگۆڕێت لە فلۆریدا. لە نەبوونی پلانێکی تۆکمە و کۆنکریتی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەلایەن کۆشتی سپیەوە کاریگەری نەگەتیڤی هەبووە لەسەر دەنگدەری کۆماری لە فلۆریدا تا ئێستا؟ ئەمە جۆرێک لەوەی جۆ بایدن بە شێوک لە شێوەکان فشار دەکات لەوەی کە من دەزانم لەوەی پلاتینەکان و ئیسپانیەکان هەندێکی لەوانە دەنگ دەدەن لە فلۆریدا ئەوانە خەڵکانێکن کە سەرووی 65 ساڵن و خەڵکانێکی بەتەمەنن ئەمانە لە ڕابردوودا پاڵپشتی ترمپیان کردووە بەڵام ئێستاکە لەگەڵ ئەم بڵاوبوونەوەی نەخۆشیە بەشێک لەوانە ئیسە نیگەران و دەیانەوێت دەنگ بدەن بە بایدن بۆ گۆڕانکاری لە ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە ڕاستیدا ئەمەی کە بڵاو بووەتەوە بە شێوەیەکی حتمی هەڵەی ترمپ و ئیدارەکە نییە. دوا پرسیارم ئەوەیە کە هەردوو کاندیدەکە بۆ نمونە جۆ بایدن کورد بە دۆستێکی نزیکی ئەمریکا دەزانێت و دۆناڵد ترامپیش پێشتر لە چەندین بە دیداردا لە چەندین تویتدا تەنانەت لە چەندین بانگەشەی هەڵبژاردندا بە تایبەتی ساڵی 2016 دەڵێ کوردەکان جگەلەوەی کە ئازاترین نەتەوەن لەم ناوچەیە بەڵام لە هەمان کاتدا نزیکترین دۆستی ئەمریکان پێ وایە لە ئەگەری دەرسوونی هەریەک لە بکات دیدانە پەیوەندی ئەمریکا و هەرێمی کوردستان پەیوەندێکی باشتر دەبێ یا خۆت بەرەو کاڵبوونەوە دەڕوە.
من هیوادارم لەوەی کەەوە هەرێکێک لەوان دەبنە سەرۆک لە داهاتوودا کە ئەوان هەوڵدەن پەیوەندەکە تۆڵ بکەن لەگەڵ کوردستان و لەگەڵ کوردەکان. من بەداخم لەوەی کە ترامپ پاڵپشتی ڕیفراندۆم و دەرئەنجامەکانی ڕەفراندۆمی نەکرد و پێم وایە ئەمریکا دەبێت وەکو پاڵپشتکارێکی بەهێزی کورد دەمێنێتەوە و هەروەها هەرێکێک بێتە سەرۆک. من پێم وایە لەوەی کەەوە بە شێوازێک شوەکان سیاست ناگۆڕێت و یەکلای ناکاتەوە بەڵکو دەتوانێت میکانیزمام گۆڕێەوە. من خوازم لەو هەریکیان دەبن هەوڵدەن ببنە مای پێشخستنی پەیوەندەکان لە نێوان کوردستان و ئەمریکا و چکە کورد بەهێزتر لە زانکۆی ناوەڕاست UCF لە فلۆریدا لەگەڵمان بووی شارەزا لە بوارە زمانە کۆنە ئیسپانیەکان و هەروە شارەزا لە کوردناسی زۆر سپاس دەکەین. You're very welcome. Serchao Kwahafiz Kaknahro. جەنگێکی نوێی هەڵبژاردن لە نێوان دۆناڵد ترامپ سەرۆکی ئێستای ئەمریکا و جۆ بایدنی ڕکابەرەکەی دروست بووە کە ئەویش پێشبرچەی بەشداریکردنی هاوڵاتیانی ئەمریکا لە پێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بە جەنجی مۆبایلی زیرەک ناسراوە. شارەزایانی شیکاری داتا دەڵێن یەکێک لەو شتانەی کە ڕەنگە کاریگەری لەسەر ئامارەکان هەبێت ئەوەیە کە ترامپ زیاتر لە بایدن تویت دەکات. لەگەڵ چرتربوونی ڕکابەری هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە نێوان دۆناڵد ترامپی سەرۆکی کۆماری ئەمریکا و جۆ بایدن ڕکابەری کۆماریەکان ئەم جارە جەنگێکی نوێیان لە مۆبایلی زیرەک دەست پێ کردووە. بەپێی راپۆرتێکی فۆریبس شیکاریەک بۆ ئەو داتایە کە لەلایەن کۆمپانیایکی مۆبایلی زیرەکەوە ئەنجامدراوە دەردەکەوێت کە کار بەرنامەکەی سۆرۆک ترامپ 16 جار زیاتر لە هیکانی دیموکراتەکان و جۆ بایدن زیاتر دابەزێنراوە. بەپێی ئەو داتایی کە بەم دوایە کۆمپانیای شیکردنەوەی مۆبایل ئەپانی دەری کردووە کار بەرنامەی ڕسمی ترامپی 2020 تا ئێستا 2 میلیۆن جار دابەزێنراوە بە بەراورد بە 120,000 جار داگرتن بۆ کارنامەی جۆ بایدن. گەورەترین بەرزبوونەوەی داگرتنی ئەو دوو کارنامەیە لە مانگی تەموزی ساڵی 2020 دا هات بە پێی شیکردنەوەیەکی ئاپانی کە دەری خست کە کاربەرنامەی ترامپ لە ساڵی 2016ەوە هەیە جیاواز لە کاربەرنامەی بایدن لە ئێستادا. لە کاتێکدا ترامپ نزیکەی 1000 زیاتر لە بایدن لە تویتەر فۆلۆوەری هەیە و کاشتاو 7 میلیۆن فۆلۆوەرە کەچی شوێنکەوتوانی بایدن 11.6 میلیۆن شوێکەوتووە. هەروەها بەڕێژەی 156 بەردەوام بەشداری لە پێگەکەی ترامپدا هەیە. بەپێی ئەو شیکاریانەی مانجی ڕابردوو لەلایەن تۆڕی کۆمەڵایەتی کریدەوە لەسەر هەژماری کاندیدانی سەرۆکایەتی ئەمریکا کراوە شارەزایانی شیکاری داتا دەڵێن یەکێک لەو شتانی کە ڕەنگە کاریگەری لەسەر ئامارەکان هەبێت ئەوەیە کە ترامپ زیاتر لە بایدن تویت دەکات کە ڕەنگە لەسەر بنەمای تویت ژمارەکانی بەشداریکردن کەم بکاتەوە. ئیڤانکە ترامپ لەگەڵ جارێت کوشنەری هاوسەری ویلایەت بە ویلایەت دەگەڕێن و بانگەشە بۆ دۆناڵد ترامپ دەکەن تا وەکو ببێتەوە سەرۆکی ئەمریکا بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرێتەوە. بە شۆخ شەنجەکەی هەمیشە کاتێک یاوەری باوکی دەکات هەموو سەرنجەکان دەخاتە سەرخۆی و هەندێک پێیان وایە لە داهاتوودا ڕەنگە بیەوە چاو لە باوکی بکا و بیێ ببێت بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کسێکی باڵا بەرزی شۆغ و شەنگە خاوەنکارە و کچی سەرۆکی ئەمریکاشە. ئەمانە هەمویان خاسەتی ئیڤانکا ترامپن کە لەوانەیە ڕۆژێک بێت و ببێتە یەکەم سەرۆکی خانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئیڤانکا کە ڕۆژانێ لە تەمەنی هەرزەکاری نمایشکاری جلوبەرێک بوو ڕۆژانێکیش وەکو شادجوانی ئەمریکا خۆی دەناسان. بە شۆخ و شەنجەکەی ئەوە دەنازی. ئێستا بۆتە یەکێک لە خانمە بەهێزەکانی جیهان بۆتە بەشێک لە کامپینی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا. کچە گەورەکەی ترامپ لەگەڵ جارێت کوشنەری هاوسەری ویلایەت بە ویلایەت دەگەڕێن و بانگەشە بۆ دۆناڵد ترامپ دەکەن. ڕۆژی پێنجشەممە ئیڤانکا لە فلۆریدا دەبن تاوەکو قسە بۆ هەوادارانی ترامپ بکەن. ئیڤانکا 38 ساڵان پێش 2016 وەکو کچێکی شۆخ و نمایشکارێک دەردەکەوت بەڵام دوایەوەی باوکی بۆ سەرۆکی ئەمریکا ئیڤانکاش وەکو گەورە ڕاوێژکارێک چوە کۆشی سپی و خۆی و هاوسەرەکەی بوونەتە بەشێک لە کامپینی بانگەشەکردنی ترامپ. تەنانەت ئیڤانکا لە جیاتی باوکی بەشداری دیدارێکی جیبیستی کرد.
ئیڤانکا لەبەر جاریت کوشنەری هاوسەری کاویش پیاوێکی خاوەنکارە بۆتە یەهودی و ئاینی خۆی لە مەسیحیەوە گۆڕیوە. تەنانەت هەندێک پێیان وایە ترامپ لە پێناوی ڕاکێشانی سەرنجی جوولەکەکان کچەکەی داوەتە خاوەنکارێکی یەهودی تاوەکو سەرکەوتنی لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا مسۆگەر بکە. ئیڤانکا زۆر جار لەگەڵ باوکی لە گەشتە دیبلۆماسیەکان دەردەکەوێت بەهۆی شۆخ و شەنجەکەی باوکی دەڵێ ئەگەر کچم نەبوایە ژوانم لەگەڵی دەبەست. کاتێک لەگەڵ باوکیشی چوە سعودیا بەهۆی نازداریەکەی ئامانجە سیاسەکانی ترامپی لە بیری هەمووان بردەوە و بۆ ماوەیەکی زۆر باسی شۆخ و شەنجەکەی کچە گەورەکەی ترامپ بوو. ئیڤانکا لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتی باوکی وەکو چالاکوانێکی بواری خانمان دەردەکەوت سەردانی وڵاتانی جیهانی دەکرد بۆ ئەوەی پشتگیری مافی ئافرەتان بکە و زیاتر خانمان ڕۆڵی خۆیان لە کۆمەلگا ببینن. کتە سەرنجڕاکێشەکەی ترامپ لە بوارە جیاجیەکان خاوەنی بەرهەمی تایبەت بەخۆیەتی سێ کتێبی نووسیوە کە زیاتر لەباری کاروباری خانمانە مارکەیەکی جلوبەرجیشی بە ناوی خۆی هەیە بنکەی سەرەکی کارگەکانی مارکەکەی لە چینە و وەکو خانمێکی خاوەنکار ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر گەشە دەکات. بەڕێزان 5 ڕۆژ و 2 سەعاتێک ماوە بۆی خەڵکی ئەمریکا دەنگ بدات. لە دوای ئەمە بۆمان ڕوون دەبێتەوە چێ کلیلی کۆشتی سپی بۆ 4 ساڵی تر یەکلا دەکاتەوە و مسۆگەر دەکات. ئەم بەرنامەیە بەردەوام دەبێت تا ئەو کاتە و هەموو شەوێک کاتژمێرنەوە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتان دەبین. ئێوەش دەتوانن بەشدار بن لەم بەرنمەیە بەم هەشتاگەی کە هێڕا و سەرنجەکانتان بنێرن بۆ بەرنمەکەمان. لە کاتێکدا کە دۆناڵد ترامپ ئەمڕۆ لە ئەریزۆنە لە دوو شوێن بانگەشەی هەڵبژاردن دەکات لە بەرامبەر ئەوەدا جۆ بایدن لە ویلمنتن لە ویلایەتی دێڵەوێت لەو شوێنی کە خۆی خەڵکی ئەوێ نیشتەجێ ئەوەیە بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆی و بۆ کاندیدی دیموکراتەکان دەکات تا 5 ڕۆژی تر ئەم شتانە یەکلا دەبنەوە و دەزانین چێ دەسێ بۆ کۆنگرس و چێ دەسێ بۆ کۆشتی سپی تا ئەو کاتە و تا سبەی شەو لەگەڵ ئێمەدا لە بەرنامەی تازەدا خواتان لەگەڵ.